نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولە. پێغەمبەری باوک ئاشکرایە پێغەمبەری خوا لەسەر جەموارەکانی ژیاندا لە لووتکەدا بووە. جابۆیە وەختێک مرۆڤەکان هەوڵی ناسینی ئەو زاتە دەدەن دەبێت لە ئاستی نیگای خۆیانەوە بۆی نەڕوانن یاخود هەڵنەستن بە هەڵسەنگاندنی لە ڕوانگەی ئەو هاوسەردەمانەیانەوە کە بە گەورەیان دەزانن. لەو لاشەوە هەر کات لێکۆڵەران ویستیان بیناسن دەبێت بەردەوام سەربەڵندترین لووتکەکان بهێنە پێشچاوی خۆیان و بە ئەندێشە لەسەر قەتپاڵە بەرزەکان بێن و بچن تاوەکو بەرامبەر ئەو زاتەی وێردی سەرزوبانی ڕۆحانیەکانە قەدر نەزانانە مامەڵە نەکەن. بەڵێ گەر ئەوان پەرۆشی ناسینی حەزرەتی محەممەدن ئەوە چار نییە جگەلەوەی لە ئاسۆکەی خۆیدا بەدوایدا بگەڕێن. آخر لەڕێی ئەندێشەی کەسانێکی وەک ئێمەوە کە هەر نازانین خەیاڵکردنیش چییە ئەستەمە بگەیت بەو سەروەرە. وای باڵادەست وەک بەهرەمەندیەکی سوبحانی خۆی لەسەر جەمبوارەکاندا باڵادەستی پێبەخشی بوو. مایەی شانازی مرۆڤایەتی وەک تابلۆیەکی شانازی ژیا و هەرواش ئاوا بوو. بەشەریەت جارێکی تر وێنێ و هاوتای ئەوی بەخۆیەوە نەبینی و ناشی بینێت. وەک چۆن بەشەریەت نەیبینی هەندێک لە هاوسەردەم و تەنانەت کەسە نزیکەکانیشی نەیان بینی. ڕەنگە زۆرێکیان هاوشێوەی ئەو گوڵانەی بوونیان بەندە بە خۆرەوە مەگەر تەنها بەگەنینی ناخیان تێگەیشتبن لەوەی کە ئەو ئاوا بووە. ئەویش تێگەیشتێکی بێهودە چونکە ئەو کات زۆر درەنگ بوو. بێگومان ژمارەی ئەوانەی لەناو ئومەتەکەیدا دەیناسن و ڕێز و قەدری دەزانن هەمیشە زیاتر بووە. سەرباری تێپەڕبوونی 14 سەدا کەچی تاوەکو ئەم ساتەش کە بە خەدیجە، عایشە، ئومو سەلەمە یان حەفسە دەڵێن دایە زۆر لەوە زیاتر هەست بە چێژ دەکەین کە بە دایکی خۆمان دەڵێن دایە. هەڵبەتە هەست و چێژی ئەو سەردەمە قوڵتر و لە دڵەوەتر و ڕەگدا کوتاوتر بووە. هەموو ئەمانەش بەهۆی ئەوەوە بوون. ئەوە تا حەزرەتی ئەبوبەکر بە عایشەی کچی دەوت دایکی ئازیزم، مەگەر قورئانیش هەروای نەدەفەرموو وأزواجه أمهاتهم. خێزانەکانی پێغەمبەر دایکانی باوەڕدارانن. حەزرەتی ئەبوبەکر هەر لەم ڕوانگەیەوە چیژە نازدارەکەی بە دایکە بانگ دەکرد. ئەوەندە هەبوو کە ئەو هەموو ڕووتێکردن و ستایش و قەدرزانینە بەس نەبوو بۆ ڕەواندنەوەی خەم و پەژاری ئەو قەدرزانە ڕاستەقینانە. تەنانەت سروەی خۆشبەختیەکانی دواتریش نەیانتوانی ئەدگاری ئەو پەژارەیە لەسەر ڕوخساریان لا بدات. هەتا ئەو ڕۆژەش کە دواهەمینیان ماڵئاوایی لە دنیا کرد ژین و ژان و هەستان و دانیشتنیان هەر خەم و ماتەم بوو. بەم شێوەیە لە پاڵەوەدا کە نەخشی نمونەییترین سەرپەرشتیاری خێزانی دەنەخشان لە سینەی هاوسەرەکانیدا هاوکات باوکێکی قوڵ و کامڵ بوو. بە دڵنیاییەوە بە ئەندازەی باوکایەتەکەی باپیرێکی بێوێنەش بوو کە ئەو لەم ڕووەوە تەمسیلی لایەنێکی ڕەهەنداری دەکرد. بەڵێ لەم مەیدانەشدا هاوتا و وێنەی نەبوو. لەگەڵ منداڵ و نەوەکانی بەو پەڕی سۆز و میهرەبانی دەجوڵایەوە. لەم سەروبەندەشدا ڕوانینیانی ئاراستەی دواڕۆژ و کاروبارە بەرزەکان دەکرد و سستی نەدەنوان لەم بابەتەدا. لە ئامێزی دەگرتن و بزەی بەڕوویاندا دەنوان. دەستی بەسەریاندا دەهێنا و ڕێزی لێدەگرتن. لەگەڵەوەشدا هەرگیز ڕازی نەدەبوو فەرمانبەریەکانی دواڕۆژیان فەرامۆش بکەن. بۆیە لەم چوارچێوەیەدا تابڵەی کراوە بوو لەگەڵیان کەچی وەختێک دەهاتە سەر ڕەچاوکردنی پەیوەندی لەگەڵ خوادا لە ئەندازە بەدەر جددی و شکۆمەند بوو. لەلایەکەوە لە چوارچێوەی ئازادی و سەرپەرشتیدا فێری ژینی مرۆڤانەی دەکردن لەولاشەوە بواری ئەوەی بۆ نەدەهێشتنەوە خەمسارد و کەمتەرخەم دەربچن. نەکەر بواری نەدەدان بە پێچەوانەوە لە بەرامبەر کاڵبوونەوەی بەهاڕۆحیەکان لە دڵ و دەرونیاندا بە تەواوی هەستیاریەوە ڕادەپەڕی و بەردەوام بە گوێرەی جیهانە بەرزەکان ئامادەی دەکردن. پێغەمبەری خوا بەم جۆرە تێگەیشتنەی لە چەمکی پەروەردا دیسانەوە نمایندەی ڕاستەڕێی دەکرد. ئەو ڕاستەڕێیەی کە لە هەموو چەشنە پەرگیریەک دوورە. ئەمەش خۆی لە خۆیدا ڕەهەندێکی تری فەتانەتەکەیەتی.